دای گەورەی میهرەبان، ملیارها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ ذاتی پاچی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بەرژێ بەسەر گیانی پاچی پێشەوامان، نووری چاو و تازی سەرمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێنکەوتوانی تا ڕۆژی دوایی. السلام عليكم ورحمة الله وبركاته. پێشەشی خۆشحاڵم کە بە خزمەت ئەو خۆشک و برایانە گەیشتم لەو سیمینارێ سێشەمان. دەستخۆشێکی گەرم لە بەشی بانگەوازی لقی هەولێری ژیار دەکەم. خۆی گەورە سەرکەوتویان کە، خۆی گەورە موفەقیان کە بەڕاستی کارێکی ناوازە و جوان دەکەن کەوا خەڵکی هان دەدەن کە زیاتر ئاشنابن بەو قورئانە و بەو خێر و بەو بەرەکەتە. طبعاً هاوڵان هاوڵان لە خزمەت قورئاندا من بە شێوەیەکی تکە بۆتان باز دەکەم. یەکەمیشت قسەیەکی ئیمامی حەسەنی بەسریم هەیە، حەز دەکەم پێتان بڵێم ئەو زەدێمە سەر بابەتەکەی چۆن باسی هاوڵانتان لۆ دەکەم. طبعاً ئیمامی حەسەنی بەسری دەفەرمی تەفەقدوا الحەلاوەتە فی ثەلاث، ئێوە تام و چێژی ئیمان، شیرناتی ئیمان، لەزەتی ئیمان لە سێ شت بدۆزنەوە، پەیدا بکەن یان لەو سێ شوێنەی کە بەدەستان دەکەوی. یەکەمین لە نوێژ، دووەمین لە زکر، سێمین لە قورئان خوێندن. دەفەرمی ئەگەر لەو سێ شوێنە بەڕاستی حەلاوە ئیمانتان نەکرد فاعلموا ئەن الباب مغلق، بزانە کە بەڕاستی دەرکەی دڵتان کلیل دراوە و دەرکەی دڵتان وێران بووە کە نەتوانی تام و لەزەت و خۆشی ئیمانی لەو سێ شوێنێ بەدەست بینی. حەقیقەتەن لۆی بەڕاستی ئەمە ئەو کلیلە بشێنی وی بتوانین بەڕاستی بەرەکەتی ئەو قورئانە بستە ناو دڵەکانمان و تام و لەزەتی قورئان لە کەلامی خوایە لێ بکەین. ئینشاڵڵا دێین باسی نۆ ئادابی باتینی قورئان دەکەین. نۆ ئادابی باتینی قورئان، ئەو زەدێن ئاداب بە ئاداب بزانین سەحابە کو لەگەڵی ژیاون. طبعاً عارفین پیاو ساڵحەکان وەلەما ڕەحمەتی خوایان لێبی دەفەرمی طبعاً قورئان خوێندن لە خزمەت قورئان دوو جۆرە ئادابی هەیە. ئادابێکی زاهیری هەیە، ئەوەیە کە دەست نوێژ بشۆی، جوان بخوینەوە، پیتەکان بە جوانی لە دەول پێتە دەرێ، تەجویدێکی جوان، ئەو هەموو ئادابی زاهیری پێدەرێت. بەڵام نۆ ئادابی باتینی هەیە، نۆ ئادابی باتینی هەیە کە ئەمانە زیاتر تەئسیر لە دڵ و ڕوح و ئیمانت دەکەن، کە ئەوانە کاریگەری خۆی زۆر هەیە لەسەر ئەو کەسێک کە لە خزمەت قورئاندایە. جا ئەو نۆ ئادابە باتینی قورئان باز دەکەن یەک بە یەک، ئەو جا حاڵی سەحابەکانیش لەگەر باز دەکەین کە بەزانین ئەو سەحابانە چۆن بوونە لەگەر ئەو خزمەت ئەو قورئانەدا. یەکەمین شت پێشەوەی باسی ئەو نۆ ئادابەی بکەم، 5 حەدیسی پێغەمبەرم هینایەتەوە عەلەیهی سەڵات وسەلام لەسەر گەورەی ئەو قورئانەی، یعنی کە سەحابە شێت بوونە لە بۆ ئەو قورئانەی، کە سەحابە ئەوەندە تام و لەزەتیان لەو قورئانە کردووە، یعنی کۆمەڵک ئەحادیسی پێغەمبەری هەبووە عەلەیهی سەڵات وسەلام ئەوانی ئاوا تەشجیع کردو کە بەو شێوەی لە خزمەتیدا بن. ئەو 5 حەدیسە زۆر بە کورتی و بە پوختی لۆتان دەخینمەوە. یەکەمینیان پێغەمبەری خوا دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە ئەبوو ذەڕ دەسە خزمەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمی یا ڕەسوڵ الله ئەوسینی نسحەتم کە، ئامۆژگاریم کە، ئەویش کۆمەڵک نسحەتێکی دەکا، پاشان دەفەرمی زدنی، هێشتان یا ڕەسوڵە، هێشتان دەمەوێ ئامۆژگاریم بکەی. جا یەک لەو ئامۆژگاریانە دەفەرمی عەلەیکە بذیکری الله وقراءة القورئان، ئەی ئەبا ذەڕ زۆر دوو شت ئەنجام بدە، ذکری خودای گەورە وخوێندنی قورئان، فإنه روح لك في السماء وذكر لك في الأرض، ئەوە بەڕاستی ژیانە لە بۆ تۆ لە ئاسمان و گەورەیی تووە لە ئاسمان، وذكر لك في الأرض، وهم قوري توشا لسر زوي. للرواية تشي تردى دفرمي إنه
نور لك إنه ذكر لك في السماء لرواية الشكا ونور لك في الأرض باسي قوريت ولا أسمان خواهي قورك باسي قرآن دكا كذا فرميت بيغنبري إنه لذكر لك ولقومك أو قرآن براسي شرف قورية لبوتو لبو قومك زا براسي أو كسي كخريش قرآن والله لأسمان قورة به لأسمان يعني مرتبتي بيبر الزبتوى ونور لك في الأرض ونوري سلسل زوي نوري دلتا نوري روحتا نوري ريقاتا نوري أو ظلماتيك أو خلقتيك وتوا بحقيقتش عارفين أو أني كتساوي ضليان إجدك أو نوري براسي دبينا عارفين براسي أو نوري براسي دبين يقلوا أنا كنمونتش حقيقي سنزار لبو خوشكو بريان باسكريا ما مسمح من الفقيه ما مسايكو عزيزة خو معنا بابي ما فقي بابي خصمتي مام سيدة شي ذكرنا سيد عبد الله نوغراني بو مشهورة سيد عبد الله نوغراني هيت خين دواري نبو بلام فقط بياوشي او ندد باك بو او ندد الصاب بو حمو إشي لبو خواي قورة بو لو خواي قورة براسي قورة كردبو كذا توان بلين يشيك بو لأولياء خواي قورة روزك ما فقي لخصمت السيد عبد الله قرآن يدخيني او السيد عبد الله بيدري غلط تذكر او سادكاتو غلطكي هندش كذا خيني ديسان بيدري غلط تذكر او ديسان سادكاتو اخر القرآن كي كتاو دبي بيك داداتو ما فقي دري ما بسيد اتو حرف القرآن نازاني حرف نازاني استا بيش بشاندم لا منوني لك ناكيو او تو لا شي دزاني غلط ممكن نا قرآني دزاني نشار زاني نخين دواري تي اتو لا شي دزاني ابن غلط ممكن در والله فقه جاي من نازم راسك من هيز القرآن نازم بلام او دي دزانم كاتو قرآن كي دخيني نورك لسا قرآن كي برزبتو له اسماني كنورك قطع دبي دزام غلط تذكر سبحان الله لبراسي اواني كخواي قورة تساوي ضلي كردينوا او نوري كلا زبين خواي قورة بس هاي قرآن داداتي اوان ديبينا او نوري دبينا حديثة جيتكا لو حديثة خوشاني بيغنبري خوا عليه الصلاة والسلام كذا فرميتن اهل القرآن اهل الله وخاصته كرخا حديثة زور قورة بقرآن يعني اذا فرمي اهل القرآن او تايبة من ديكاني خواي قورا الله اكبر يعني دائما هم ملكك مجموعة كسيكي زور ثقة ومتباني بيدك او انا درن تايبة من ديكاني ملكا او خاصي ملكا او انا ملك هم ايشو كاري تايبة كاني خوي بوانا انزام ددا يعني زي اسراري ملكا اذا اواني كتايبة من دي خداي قورا شيء اهل القرآن الله اكبر اهل القرآن اهل الله وخاصته يعني يعني لسه الزويدة جي بلام لعسمان لتايبد من دكاني خداي قوري أخبراسي أما فضلي شي قوري حديثي سيم بيغمر إخوة عليه الصلاة والسلام أفرمي خياركم من تعلم القرآن وعلمه يعني خيركم بهردو الروايات هاتوا باشترين تان نيفرموا أو الشون يوزدكا نيفرموا أو الصدقات دكا نيفرموا أو الزور ذكر دكا فرمي باشترين تان أو كسي كقرآن فير دبيو وخلتش فيرا قرآني دكاتن حديثي شتر بيغمري خواد فرمي عليه الصلاة والسلام الماهر بالقرآن أو كسي زور مزبوطة للقرآن زوان دخوين توا واتش بلبلي دخين توا مع الكرام السفرة البررة سبحان الله براسي أو حديث خوشة فرمي لك الشيء لقى أو ملائكتانا كبياندرن سفرة البررة يعني أو عندك ملائكة تايبة إخوانا سبحان الله الماهر بالقرآن أو كسب براسي لقرآن ماهر زوان دخوين تو زوني خومان دي كردي حتى ماهر بو للقرآن لقر أو ملائكتان هم لدنيا هم لقيامتش آخر حديثي بيغمبري إخوة عليه الصلاة والسلام روج قيامته بوك سيدلين كا لخزمة قرآن يبوا بيدلين اقرأ ورتل وارتقي بخوينا بلان بجوان بترتيلك بخوينا وارتقي برزج بوا فإذا مكانك آخر آية تقرأها شوين تو آخر آية كدخويني ذاتو تسن قرآن اللبربي أو ندرز لقيامة برزبي بو زانان دفرمون عددي درزتكاني بهشت بقدر عدد آياتكاني قرآن بو حديثي كواتا أتو تسن آية زيادة اللبر أو ندرز برزبي زالوخو اللير را درزي خو نشان بكا سند اللبرة لوي دبي يكشك يك صورة لتو زيات اللبرة دبيني بز درزة لوي برز دبتوا
یەکەچیت کە سوورەتەکی درێژتری زیاتر لەبەرە ئەو 100 پلە لە تو بەرزتر دەبتەوە. دێکەواتە ئێمە سیباقی ئێمە لە بەهەشت لەسەر دەرەجاتە، ئەویش بەچیە بەو عەدەدیە و ئایەتانێک کە تو لە دنیاە لەبەری دەکەی. جا ئەو حەدیسانە و چەندەها حەدیسی تر بەڕاستی وای لە ئەسحاب کرد کە بەردەوام لە خەریکی ئەو خزمەتی ئەو قورئانە بن. ئێستا با بێنە سەر ئادابە باتینیەکانی قورئان. یەکەمین ئادابی باتینی قورئان ئەوەیە کە پێی دەرێن فەهم و ئەسڵی کەلامی. ئەوەی تو حاڵی بی خوای گەورە چ دەفەرمێ، حاڵی بیت سەبی، نەک ئەوەندە مەشغوڵ بی، ئەوەندە دڵت خەیاڵ و پڵاو بکە نەزانی ئەو قورئانە باسی چ دەکا. ئەخە هەیە، یعنی بەڕاستی کە قورئانی دەخوێنی ڕاستە چاوی لە قورئانەکەیە، زبانیشی قورئانی دێتە دەر، بەڵام ئەسڵەن دڵی ئاگای لێ نییە ئەو قورئانە باسی چ دەکا. بەڕاستی ئەمە خەتەرە. یعنی ناکرێت کافرێکی قوڕەیشی بێتەکن پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام ئەو لەما جوانتر لە قورئانی حاڵی ببیتن. ئەوەتە جارێکیان یەک لەو کافرانە کە ناوی جوبەیر کوڕی مطعیمە هاتە خزمەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، پێغەمبەری سوورەتی تووری لە بۆ خوێند، حتا گەیشتا و ئاتەی کە دەفەرمیتن ئەم خولیقوا من غەیری شەیئین ئەم هم الخالقون. دەزانی چی گوت ئەو جوبەیری کوڕی مطعیم؟ فەرمی کادە قەلبی ئەن تەطیر، بەخۆ بوو دڵم بفەڕی. يعني سبحان الله ئەوەندە تەسیری لێ کرد، ئەوەندە کاریگەری لێ کرد، گوتی کادە القەلب ئەن تەطیر، ویستی وەخە بوو دڵم بفڕی. يعني ئەوەندە ئاەتەکە تەسیری لێ کردم. توخوا کافرێکی قوڕەیشی زیاتر تەسیری لێ بکە لە قورئانیان ئەمە. کاکە تو کە قورئان دەخوێنی، کاکە ئەسا پێ دەڵێم کە لە ئادابەکانی تردادی ئەتو بەرامبەر چێ دانیشتی؟ تو جێ لە چێ ڕادەگری؟ بەدبەخت ناکرێت تو قورئان بخوێنی، نە دڵت نەهۆشت نەحست هیچ ئاگای لەو قورئانەی نەبیت. خاڵی دووەم کە لە ئادابی باتینی قورئانە ئەویش ئەوەیە کە پێ دەرێن حضور القلب وترك حديث النفس. بەڕاستی دەبی دڵت وریای ئەو قورئانە، هەرچی مەشاغیبی دنیای دەبی ئەتو لە فکر و خەیاڵت بێتە دەرێ. نە قورئان بخوێنی لە مێشتێکی 100 کێشە و مشکلە و بینە و بەردە لە ناو مێشکل بشتی ئەو هانیە. قەت ئەو قورئانە نور و بەرەکەتەکەی ناگاتە دڵ و ڕوحت ئەتو بەو شێوەی بخوێنی کە ئاگا لێ نەبی. بەڕاستی دەبی حضور القلب، بەڕاستی دەبی قەلبت ئامادەی ئەو قورئانە بی کە دەیخوێنی. مەسەلەن ئیمام عوسمانی کوڕی عەفان ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بی هەموو جارێ دەیفەرمووی لەو طەهرت قولوبنا ما شبعنا من كلام الله. بس أجر رواياتك كده فرمي لو سلمت قلوبنا ما شبعت من كلام الله. براسي أجر ضلمان باق بي، ضلمان مشغلة الدنيا أو دي مشغول نكر بي بأعقابي للقرآن قد تثيرنا بلقصي خواي قورة. سبحان الله. لو يدي فرمي هيت روشك حزناكم إيوار دابي إلا تمشاي هندك تمشاي مصحف تمشاي قرآنك يبكم. عزيزانا زانە دڵ دەبێ حازر بی لە کاتی قورئان خوێندن. ناکرێت و قورئانی بخوێنی و دڵیشێت هیچ ئاگای لێ نەبیتن. خاڵی سێیەم ئەوەیە پێی دەڵێن تەعظیم المتەکەلم، ئەوەی کە قسە لۆ دەکە خوایە. ئاگادار بە قورئان ئەوەی کە خوا قسە لۆ دەکە بی زۆر لە لات گەورە بی زۆر. معاویە کوڕی ئەبوو سوفیان ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بی کاتێک دەستی بە قورئانی دەکرد لەسەر سەری خۆی دادەنا دەیفەرموو هذا كلام ربي، هذا كلام ربي، ئەو قسەی خوایە، ئەو قسەی خوایە، قسەی خوای. لێ لەسەر سەری خۆی دادەنا. خوشکی من برای عەزیزم کە قورئانی دەست دەدەیەک ئەتو بزانە ئەوە قسەی خوایە. ئین مەلیکی عارد و ئاسمان، یەو کەسێکی ئاسایی نییە. دەبی زۆر لە لات گەورە بی ئەو قورئانە، زۆر لە لات گەورە بی. ئەو وەختی ئەتو ئیستیفادە لێ دەکەی. ئەمە وەکو کتێبێکی مطالعەی تێ بگەی، وەکی کتێبێکی ئاسایی مامەڵەی لەگە بکەی، قەت ئەو قورئانە ئیستیفادەی لێ ناکەیت. خاڵێکی تر کە خاڵی چارەمە ئەویش ئەوەیە پێی دەڵێن ئەتەدەبور. بەڕاستی لەو قورئانەی فکرکەیەوە، بیر لێ بکەی بزانە قورئانە باسی چ دەکا، ئەم سوورەتە باسی چ دەکا، ئەو سوورەتە باسی چێ دەکا، ئەو سوورەتە حاڵی چێمان لە بۆ بەیان دەکاتن. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شەوێکیان هەتا بەیان یەک ئایەتی دووبارە کردەوە. یەک ئایەت إن تعذبهم فإنهم عبادك وإن تغفر لهم فإنك أنت العزيز الحكيم. خوایە ئەگەر لێیان خۆش بی دوعایەکی حەزرەتی عیسایە کە ڕۆژی قیامەتێ خوای گەورە دەفەرمێ ئەی عیسا ئەتوو بە خەڵکەکەت گوت ئەمن و داکم بکەنە خوا. ئەی فەرمی یا ڕەبی ئەم شتی وام نەگوتووە، خۆ دەزانی مشتی وان ناڵێم،
ئەو زە پاشان دەسەر ئەو حاڵی خۆشی بزانە چ دوعایەکەی لە قەومەکەی دەکات. پێغەمبەری خواش عەلەیهی سەڵات وسەلام ئەم دوعای عەزەتی عیسای دووبارە دەکاتەوە ئین تعذبهم فإنهم عبادك. خوایە ئەگەر عەزابیان بدەی ئەوانە بەندەی تون، وإن تغفر لهم خۆ ئەگەر لێشیان خۆش بی فإنك أنت العزيز الحكيم. حتا بەیانی ئەو ئاەتی دووبارە کردەوە، حتا بەیانی. بۆیە ئیمامی عەبدوڵای کوڕی عومەر، عەبدوڵای کوڕی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی، هەموو جارێک کە سوورەتی یوسفی دەخوێندەوە دەستی بە گریان دەکردەوە، چکە فکری لێ دەکردەوە، چکە تەدەبوری دەکرد، چکە لێی حاڵی دەبوو بزانە ئەم سوورەتە باسی چ قسەیەکی غەریبی پێغەمبەرێک و کوڕەکەی دەکاتن کە پێغەمبەرە. عەبدوڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی دەفەرمی لە دەوی پێغەمبەری صلی الله عليه وسلم حەفتا سوورەتم وەرگرتیە، حەفتا سوورەتی لە فەمی پێغەمبەرم وەرگرتی عەلەیهی سەڵات وسەلام. دەفەرمی قەسەم بەو کەسەی کە نەفسی مەسعودی لەدەستە، قەسەم بەو کەسەی کە هیچ خوایەک نییە ئیلا ئەو نەبی، دەفەرمی هەر ئاەتێک هات بیتە خوارێ، هەر ئاەتێک لە قورئان دەڵێ ئیلا دەزانم ئەو ئاەتە کەنجن هاتتە خوارێ وەلەو چش هاتیتە خوارێ. ئەوە تەدەبورە ئازیزانم، ئەوە فکر لێکردنەوەیە لە ئاەت. لۆیە ئاەت بە ئاەتی قورئان دەزانێ ئەو ئاەتە کو هاتیتە خوارێ و چێش لە بە چش هاتیتە خوارێ و لێ چێش هاتیتە خوارێ. ئەمە نازانین بەخوا. ئەمە سوورەتی دەخوێنین وەکو جەریدەی لەو سەریل و ئەو سەری بەبێ ئەوەی حیسابی هیچ شتێک بکەیت. تەمیمی داری یەک لە سەحابەکانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم شەوێکیان حتا بەیان یەک ئاەتی خوێند، یەک ئاەت، ئەو ئاەتێک کە خوای گەورە دەفەرمی ئەم حەسیب الذین اجترحوا السیئات أن نجعلهم كالذين آمنوا وعملوا الصالحات سواء محياهم أو مماتهم ساء ما يحكمون. ئایا ئەو کەسانێک کە گوناح و بێشەرعی دەکەن وەکو ئەو کەسانن کە تاعەتی خوای گەورە دەکەن و ئیمانیان هینایە و گوناح ناکەن و ئیشی باش دەکەن، چ زندیەکانیان چ مردیەکانیان ساء ما يحكمون، بەڕاستی ئێوە حکمێکی غەڵەت دەکەن کە ئەو دوانە وەکو یەک بن، قەت ئەو دوانە وەکو یەک نین. ئەو تەمیمی داری حتا بەیانی سبحان الله فکری لەو ئاەتەی دەکردەوە یا ڕەبی ئەو ئاەتە چەند عەزیمە. جا هەزاران نمونەی تری ئی ئەسحاب. خاڵێکی تر لە ئادابی باتینی قورئان پێی دەڵێ ئەتەفەهم، ئەوەی کە زۆر فکری لێ بکەیت، تەدەبوڕ ئەوەیە لێی وردبیەوە. تەفەهم ئەوەیە کە بەڕاستی لەناو ناخدا لێکی بدەیتەوە، زۆر بە وردی لێکی بدەیتەوە. میسال ڕۆژێکیان ئاوێکی ساردیان بۆ عەبدوڵای کوڕی عومەر هینا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی، ئاوەکەی خواردەوە، ئاوەکەی زۆر بەدڵ و سارد بوو، زۆر بەدڵی بوو، پاشان دەستی بە گریانێ کرد. تا قوربان لۆ دەگریەی، فەرمووی ئەو ئاەتەم بەبیر هاتەوە کە خوای گەورە باسی ئەهلی جەهەنەم دەکا و دەفەرمی وحیل بەینەهم وبەین ما یەشتەهون. ئەوانەی کە ئەهلی جەهەنەمن ئەو شتەی کە حەزیان لێ بوو خوا نەیدانێ، یعنی شتێکی خستە بەینی ئەو شتانەی کە ئەهلی جەهەنەم دەیانێ و ئەو شتانێک کە حەزیان لێ بوو. وتی دەزانم ئەهلی جەهەنەم حەز لە ئاوی سارد دەکەن، کە خوای گەورە بۆ خۆی دەفەرمی ئەهلی جەهەنەمەکان دەفەرمون دەڵێن ئەفیضوا عەلەینا من الماء ئەو مما رەزەقەکم الله. دەفەرمی توخوا خەڵکی بەهەشت هەتۆزی ئاومان بدەنێ، تۆزی ئاو خنکای لە تێنان یان لەو شتەی کە خوای گەورە ئێوەی ڕزق پێداوە. زانە سبحان الله ئەوە تەفەهومە، کە ئاەک دەخینەوە بزە بەدە ئەو ئاەتە حاڵی ئەو ئاەتەی لە پێچاو لە ناو دڵ و مێشک و ڕوحت بیتن. عوبادی کوڕی بشر لەگەر عەماری کوڕی یاسر لە یەک لە غەزەواتەکاندا بوون بە حەرەس، شەوێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو دوای کردنە حەرەس کە ئاگایان لێ بیتن. تەبعاً ئەو دوانە ئەو شەوە دوور و درێژەی کو بەسەر برن. عەمار گوتی ئەتو ئەوەلی شەوێ دەبێ حەرەس یان ئاخیرەکەی. عەماد گوتی ئەوە عەباد گوتی ئەمن ئەوەلی شەوێ دەبمە حەرەس، دوایە هەر دەستێنم ئەتو ئاخیری شەوێ بە حەرەس گوتی باشە. میم عەباد کە عەمار نەهوست عەباد هەستا لۆی حەرەسیات بکە، گوتیم ئەو وەختە جوانەی لۆ بەڕێکەم ناوڵ هەم چاویشم زەقام پێشە خۆشم دەبینم و هەم با نوێژێش بکەم. دەستی بە نوێژێ کرد و دەستی بە سوورەتی کەهف خوێن، سوورەتی کەهف بخوێن. یەک لەو کافرانە دیتی ئەوە و ئەو سەحابەیە ڕاوەستایە قورئان دەخوێن وتی ڕاوەستە وەڵی چارە دەکەم، هەستا یەک تیری لێدا سبحان الله. ئەتو تیرەکەت پێکەوی گەمەیە سبحان الله خۆی نەجوودا، هیچ تیرەکە زۆر ئێشە
زۆر کاری لەگرتم ئەو تیرەکە پێکەتێ بە کەلاگەی خین لێ دێتە خۆی تێک نەدا ئەو جارە کابرا گوتی و هەر نەکەت ڕاوەستە لە بۆم تیرێکی کەشی لێدا سبحان الله نوێژەکەی نەبڕی خینیش هەر دێتە خوارێ هەر نوێژەکەی نەبڕی تیری سێمی لێدا دەویست لە خۆ بسی چکە ئینسان کە خینی زۆر لە بە ڕۆیش لە خۆ دەستی یەکسەر دانیشت و گاسی عەماری کوڕی یاسر گوتی هەستە کاکە بریندارم ئەمار دیتی کوڕەوەی ئەوە سێ تیری پێکە دەوتی برام ئەتو لۆ زووتر بانگی من دەکرد فەرمی وەڵڵاهی لەناو سوورەتێک بووم حەزم نەکرد ئەو سوورەتەی ببڕم سبحان الله ئەوە تەفەهومە ئەوە تێگەیشتنە ئەوە تێکەراو بوونی ڕوحتە لەگەر ئاەتەکان لەگەر قسەی ئاەتەکان کە خوای گەورە باسی دەکاتن خاڵێکی تر خاڵی شەشەمی ئادابی باتینی لە قورئان خوێندن ئەوەیە التەخەلی عن موانع الفهم يعني بەڕاستی هەندە شتێ مێشکردووە ناکە کە ئیش بکاتن وەلێ دەکات تەدەبورت کەم بی تەفەهومت کەم بی وەچی سۆن ئەوەیە کە ئینسان فکر و خەیاڵی لە دنیا و لە گوناح بی بەڕاستی ئەو قورئانە ئەو وەقتی هیچ ئیستیفادە لێ ناکەی تو قورئانی دەخوێنی بەڵام مێشکرد هەر لە بازار و بینە و بەردە و ڕسمی بێسەر و بەر و ئیشی بێسەر و بەر بەڕاستی ئەوە خەتەرە ئەوە یەک دوو یان ئەوەندە خۆتمان دیکەی بە مەخارجی حروف هیچ ئاگەر لە تەدەبوڕەکەی نەمینێ ئەر ئەو قافەم هینا قاف ئەرێ ئەوەم هینا کاکە تو خۆت کوش بە قافەکی کاچی من قافە ئەو هەموو قاعدسیە يعني هل بالطبيعي بخينا يعني عندك براستي يعني او قليك اهلي تزويد او عند زحمتي ذاك النبي تو كاك والله براناكم عزلت جبرائيل او هاي خين بيتو بابكم خم ضلين مخارج حروف شرطه او علم التزويد فرض العين له او كسي كفر هذا زحمتي مكان يعني كابراي ويلي ذاك لا مخارج لا ادغام لا اشمام ويلي ذاك كابراي هيز اجل القران كاين كتدبر بك هل خريج او حرفك هات تدري انها تدري او حكم التزويد ام زي بزي كريان زي منك او اهم موانع فهم كاكا ضلين با قران جوان بخين او قران صون دا بس او ها بخين نك زياده يعني زياده لزومي تزويد ومخارج حروف براسي او موانع فهم لبو انساني خالتي تر اويا كبيدنا التخصيص معناه اويا او ايات لقرتويتي او اياتي كاتو دخيني او سورتي دخيني او لقرتويتي كاكا لقر كسيت كينيا غير لقرتويتي بعد يقدون من الصحابه بينوا وشي تازه ما موسى عبد الله باسك ثابت كوري قيس كيف الصحابه كان بيغمبري خواه عليه الصلاه والسلام خطيبي انصاري كان يجبو بياوي دنجي قوربو والله مزور خطيبه شي ناس دار يجبو او ايتها تخوارك اخواي قورا دفرمي اعوذ بالله من الشيطان الرجيم لا ترفعوا اصواتكم فوق صوت النبي ولا تجهروا له بالقول كجهر بعضكم لبعض أن تحبط أعمالكم وأنتم لا تشعرون دنگ تان برز مكنوا وكو كسانك تان لكسانك دنگ برز دكنوا ياخد هاوار مكن يا محمد وكو كأيوة بانجي يكتر دكن دواي اگر دنجي لسر برز كنوا همو عملتان بتار دبتو ايوش نازانن كواتا او كسي كدنجي لسر دنجي پیغمبري خواه برز كاتوا همو عملي بتار دبتو سبحان الله دەزانن ئازیزانم قەدر و نازی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆر گیراوە لە خوای گەورە زۆر گیراوە تەنها بەرزکردنەوەی دەنگت دەبتە ئەوەی کە هەموو عەمەلت بەتار ببتەوە پێم سەیرە ئەوانەی دەستە عەمرە و حەج پێش ئەوەی بگەنجن سەلامی پێغەمبەری بکەن هاڕایەک هۆریایەک کورە بابە هەر عەمەلت بەتار بوو هەر حەج و عەمرەکە لەسەدانە لەسەر یەک سەلامی حەج و عەمرەکە لەسەدانە تو ئاگال لێ نییە چ بێ ئەدەبیەکی دەکەی تو ئاگال نییە چ بێ حورمەتێکی دەکەی کە دەنگت بەرز دەکەیەوە لەسەر پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم لەو ڕۆژی ئەو ئایەتەدا بەزی مامی ئەوبەکر و ئیمامی عومەر بە چرپە قسەیان لەگەڵ پێغەمبەری ئەوەتە جێ لێ دەبوو پێغەمبەری خوا نەوەکو دەنجیان لە دەنجی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەرز ببتەوە جا ئەو سەحابە بەڕێزەش فەرمووی کاکە ئەم دەنگم گەورەیە بقرآن من أهلي أقرب كهم عمل بتعرف بتورق أهلي أقرب نهات مزقبته نهات جماعته سعد يكون الربيع قوري أنصاري كان في غنبري خو عليه الصلاة والسلام فرمي يا أبا عمرو لقبي أبا عمرو بكني وتي أبا عمرو أو قيس ديارنيا لو ديارنيا نخوشة اشتكي ليا قلت والله يا رسول زمان بيستي نخوش بي بس هوالي لو دينم والله هوالي هنا وتين والله يا رسول الله
ئەو سەحابە دەرێ لەبەر ئەوەی ئەو ئاەتە هاتە خوارێ و ئەمیش دەنگم لە دەنگی پێغەمبەری بەرزترە بەخوای ئەوە ئەمن ئەهلی جەهەنەم و هیچ عەمەلشم نەماوە هەمووی بەتار بووتەوە تینا خەبەری بدەن ئینەهم من ئەهل الجەنە ئەو لە ئەهلی بەهەشتە. عەزیزانی من سان کە لە خزمەت قورئانەیە دەبی بزانی کودادەنشی دەزانی ئەو سوورەتەی کە سوورەتی جومعە بزانە پێغەمبەر خوای گەورە چۆن نازی پێغەمبەری ڕاگرتووە. طبعا ئەو کەسەی جومعە بە جێبێلی گوناحی دەگاتەوە ناو جومعەی هەستی. وإذا رأوا تجارة أو لهوا انفضوا إليها وتركوك قائمة. بزانە ئەو ئاەتە زۆر عەجایبە دەزانی خوای گەورە دەفەرمی ئەوانە ئەگەر تیجارەتەشیان بیست یان شتێک دەنگیشیان بیست یەکسەر بە دوو دەنگەکەی ڕۆیشت کە دۆریان لێ دەدا کەەوە تیجارەتەکە هاتەوە یەکسەر هێشتان ئەو تۆزە ئەو بیدایەتی جومعەکان بۆ هێشتان ئەحکام و شتان نەبەزی بوو ئەوان نەیانزانی نابی لە جومعەی هەستی کە لە مێژیش بۆ حاڵی مەدینەی بڕە خۆش نەبوو ینی گرانیەک هەبوو یەکسەر کە جێیان لە دۆڵی تاز ئەوەکەی بوو کە ئەوە قافیلە کاتێ یەکسەر چوونە دەرێ پێغەمبەریان بەجێش کەمێک نەبێ. دەزانی خوای گەورە گلەی لە چ دەکا؟ گلەی لەوەی ناکە کە ئەوانە جومعەیان بەجێهێشت نا بەخوای گلەی دەکا وەتەرەکوکە قائیمە ئەتویان بە پێوە بەجێهێشت ئەی محەممەد ئەتویان بەجێهێشتەوەی ئەم گلەیان لێ دەکەم گلەیان لێ ناکەم کە جومعەیان بەجێهێشتوە گلەیان لێ دەکەم کو جورئەتیان کرد ئەتوو بەجێ بێدن. سبحان الله ئەو سەحابانە ئەوها پەروەردەکرانە ئازیزان ئەوها گەورەکرانە لۆیێ جورئەتی نەبوو بەرامبەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام قسە بکە هەر دەنگی وەچی مەش برن نەبوو بە قورئانەمە لە خزمەت پێغەمبەری با هەمووی جەهەنەم دەبوون هەبە دەنگ گەورەکەمان هەبە هاوارمان ئەمە هەموو عەمەلمان بەتار دەبەوە. سبحان الله هەر ئاەتێک بێتە خوارێ دەبی بزانی وەکو ثابتی کوڕی قەیس ئەو ئاەتە لۆتوو هاتە خوارێ لۆ کەسیت کە نەهاتە خوارێ. عامری کوڕی ڕەبیعە خزمێکی هەبوو پارچە عاردێکی دایە گوتی عامر پێم خۆشە ئەو پارچە عاردە لۆ تووبی لە خۆت بیچینە و بەروو بوومەکەی بفرۆشە لۆ خۆت و ماڵ و منداڵت فەرمی نامێ دیگە بە چوو ناتەوێ عامر خۆ دەست کورتی فەقیری ئەمن بەتڵی خۆم ئەو عاردە دەدەمێ فەرمی وەڵڵاهی لەوەتی ئەو ئاەتە هاتە خوارێ ئەمە هیچ دنیام لە پێش چاو نەمایی هیچ چییە ئاەتەکە کە خوای گەورە دەفەرمی اقترب للناس حسابهم وهم في غفلة معرضون. الله أكبر نزيك اقترب للناس حسابهم نزيك كقيامة دابيو وحسابي خلشي نزيك كحسابي أنا قبكين وهم في غفلة معرضون. براس تيدا بأجاية شي زور يعني سبحان ويزاني أو آية الريك لقربية ظهر آية كدخين خوش كان بران زان أو آية لقرتوتي لقى كسيد كينيا وأنا زاني أو آية لسفلاني دا بزياو أو آية لقرتوتي لقى كسيد كينيا. قالي حفتم لآدابي باطني قرآن أو يبدأ التأثير براسي تأثير اللي يبكى براسي تأثير اللي يبكى أو تا وكما مصعب عبد الله جرايا وأخوة مفقكة كاتێک کە پێغەمبەر نەخۆش کرد لە ئاخر تەمەنی ڕۆژەکانی ئاخری تەمەنی زۆر نەخۆش کە نەیتوانی هەستەوە بچی پێشنوێژی بۆ مسلمانان بکە فەرمی مەڕوا ئەبا بەکرە فەلیوسەڵی بالناس بە ئەبوو بەکر برن بچی بانوێژ بە خەڵکی بکە. دا عایشە فەرمی یا رەسوڵ الله ئینە ئەبی ڕەجل ڕەقیق بابم پیاوێکی بەڕاستی زۆر دەربە ئەگەر قورئان بخوێنی لە بەگریانی کەس جێی لێ نییە سوبحان الله لە بەگریانێ کەس جێی لێ نییە عندما أوها تأثير اللي دكاتت براسي ده بقرآن عوابيت براسي تأثير اللي روحت لجيانت لضلت بك إن زاءت تام لقرآن دكي بوي عبد الله كوري الشداد يقل تابعي كان أفرمي لفش عمر كوري خطاب نجم كر لصفي آخر بوم والله جيم لنرخي هناوي بوك دقريا لبر أو آيتي دقوت إنما أشكو بثي وحزني إلى الله أوش عزيتي يعقوبة كاتێک کە کوڕی دووەمیشیانی لێ بزر کرد ئینجا دەفەرمی ئەم شکایەتی حاڵی خۆم دەردی خۆم ناڕەحەتی خۆم بۆ خوای گەورە دەکەم دەفەرمی ئەم لە سەفی ئاخری بووم واللهی نرکە گریانی ئیمامی عومەرم جێ لێ بوو کە لە سەفی یەکەم بوو عن سبحان الله بزانە ئازام ئەوە تەئسیراتی قورئان بەو شێوە ئەسحاب خوێندیتیان و لە خزمەت ئەو قورئانەی بوونە. ئەبوو تەلحەی ئەنساری ئەنەسی کوڕی مالک دەژێرتەوە دەفەرمی ئاەتێک هاتە خوارێ کە خوای گەورە دەفەرمی لەن تەنالوا البر حتى تنفقوا مما تحبون ئێوە ناگەنە ئەو پەڕی چاکەکاری حتا ئەوەی خۆشتان دەوێ بیبەخشن. ئەبوو ئەیوب گوتی ئەوە لەسەرە من هاتە خوارێ
طلحة أبو طلحة قوتي أولا سر منها التخوار لبر أوي أو باخسي كبران برمز قوتا كي بيغمبر عليه الصلاة والسلام لهمو باخسا كان بزيادة الخوش ديوز كوان نزد فرمي أبو طلحة أنصاري لهمو من دولة من تربو لباخسا ولا لخرما لمن تزاد بوي أو باخسي كبران برمز قوتا كبو لهرهميان باشتر وتساك تربو بوي هاتا خزمت بيغمبري فرمي يا رسول الله أو آيات دا فرمي لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون وناقنا أو بريتساكي حتى أو بيتان خوش ببكسن والله أمج أو باخسي برانبر مزقوتكي بريستا لا همو باخسا كان زيادة خوش يا رسول الله أو الدامة بكيف خود ببكس سيدي دا كي ليه بك ما بيغمبري فرمي بخ براستي أو خيريتي قوريا بلام أبو طلحة بيدا خصمك سكارة كان يخوت فرمي يا رسول الله من دامة أتو توزعك بيغمبري خو عليه الصلاة والسلام لسر خزماني أبو طلحة توزعك لسر آموزا خزمكاني بيتوزعك بزانا أهو بشوي ده بإنسان لخزمت أو قرآن بي أو زائمة براستي استفادة إيدي دكين خالي شيتر أما ينظر قرينجا بيدن الترقي لزاني ترقي تسيا ترقي أويا بس معناه دي يا كمين أويا كأتو قرآن دخيني وبزاني أو خواي جل وعلا برانبرتا أتو قرآني لو دخيني وخزالتش أتو بينا بيساي خود أو قرآني لو خواي قورة دخيني يا ربي نبي كوب بخيني نبي تسحى الله تكد بس أربي أتو قرآني لبو خواي قورة بخيني أو كلامي خواي لو بخيني يوا حالتي دوام أو زار بالعكس أتو راوستاي خوالة بو دخينيتن أي بابا براسي أما خزالت براسي حياة والشرم دمان فوتينيتن حالتي سيم أويا كهمو قلب ببتجيه كاتي خواي قورة أو قرآن لبو دخيني همو قلب ببتجيه تاود دود رمتت سرد سينقت بشت همو ببتجيه همو جيبيتن بزاني خواي قورة سدر أو ترقية بوشوي دتواني استفادة للقرآن بكي كجيشتي أو حدي لما عمل كردن لقر قرآني بيروس خالي نويوم آخري كباس بكين أويش أوي بيدرن التبرع وده زاني كأو قرآن باسي كافران دكا باسي منافقان دكا باسي ظالمان دكا وزاني لقر توينيا نخ دبي وبزاني أجا باسي منافقي كر أتوي أجاباسي ظالمتي كلا وأتوي أجاباسي أهلي جهنم كلا وأتوي خونك التبرية بكي أخ أما ودا زين كقرآن دك مهوني أما خارج قرآنك إنا أجاتوا لنا قرآنك بيد بيت خول وزاني أتوي أو مسلمة أتوي أقول حبارة أتوي أو لنا جهنم عواردك أو أتوي كسيت كنيا أبو شوي قرآن تأثير مالي دك بويكاتك بيغمبري خو عليه الصلاة والسلام أصحاب هميا كقرآن يندخين أجا بقيش بانا آياتك أجري تدايا زور دعاء ذكرت لنا ويجيش بايا دعاء ذكر خويا الأجرمان ببارزي أجا توشي بهشت بانا باسي نعيمي بهشت بانا زور هاواريان ذكر خويا بأهلي بهشت مع الحساب كي فالحساب لا ذكر هاواري ذكر خويا بن بيت بهشت أجا جهنم باسي جهنم باي خويا نما سلطيني بو أجر نكو أو بأهلي جهنم بيت براسي أم تبرية كردني إيه ملكاتي كقرآن كندن لو استفادة دينك أو إيه كقرآن دخيني وبزاين لقرأتوه كاكا وبزاين لقرأتوه هر أو روداوي إمام عمر مشهورة بيشوي وفاة بكار رضا ورحمتي خايلي بي قاسي حزيفة يماني كر قلت حزيفة سند ددن بخواي تقول بريندار ببو برينكاشي زور كاريگري كربو كابراي أو مزوسية جهري تيكربو كخنزرة كيدي دا كاتك كشيري عند لبريني هاتا دري أو هاتا دري لبرينا كاني يخسر دكتورك تماي دانا قلت تاو إمام دمري يعني كبرينك أهو بوشي بي تازأتو دمري أويش بيجو بمري بانجي كوراكيكر عبد الله قلت عبد الله وروح حذيفة منو بانكا ولا حذيفة هات قلت حذيفة صند الددن بخواي ناي منافق كان إمني تدانيا سبحان الله أتورات بيمسير بالقرآن خليفة مسلمان دخل حكم بعدالة كلبي بيغمبر بيبري أهلي باشي هلا خود بترسي فمن صند ددن بالقرآن أم لقوانا نبم كبيغمبر باسكر قلت والله خليفة مسلمان وازبني لس يعني ناتوان مصري بيغمبري كشف كان بلان بيد دلهم شكو خليفة مسلمان أتوي تيدانيا إن زبان قلت عبد الله برو بداية عائشة بري بيم خوشا داية عائشة إذن بدا لكن أودو كسيخون بمنيجي لكن بيغمبري لكن إمامي أبو بكر رضا ورحمتي خواي بي
شو بدا عائشة يقول عبد الله فنوي قيدنا والله هرسنا لو خوم دانابو لكن باب مو مردم بمنيجن بس قيناك أو أمان إساري عمر كوري خطاب إسار دكم لسر خوم باب بتزيبي باشا إمام عمر فنوي عبد الله أجر مردم نكن يجم لسبكن نوكو حذيفة لبدلي من ويقوت بيك أتو لقى منافقاني حتى حذيفة يجم لسنا كان قول يجم لسمكن نكن يجم لسبكن حتى حذيفة يجم كان يجي كل أوزن يجم لسبكن باشان كان يجتان تواوكل أم تام برد لبو قبر لو شوينا كيبم نيجن بانجي داي عائشة بكم برين داي عائشة أو عمر كوري خطابة به النبي شعرين نكو أو وقتي لبشر ما ويقوت بي سبحان الله أو أنا بوشي وجيان بوي قوربون بوي قرآن قوري كردن وبوي بيجيشتنو وبوشي وي بونا قوري هر هموما يا ربي خوال لبو خاطرنا وزونا كان لبو خاطري اسمي عظمت أو قرآن بكيت بهاري ضلما يا ربي خداي هرتي خير وبركة لو قرآن هداية بيمان ببخشة خوال لهدايتي لعلمي لنوري لهرتسي لتيدا يا ربي خوايا بيمان ببخشي يا ربي خدا أو قرآن بكيت بركتي مالوم دالمان بركتي شارو دهاتمان بركتي عارو عاسمان من يا رب العالمين يا ربي خدا وما اللي بكي لخصمان أو قرآن بين وكون بوشي ويك أصحاب الفير كردو يا ربي خدا وما اللي بكي بخصمت كاريتي راسقيني أو قرآن بين خوايا أو قرآن جبرز كيته وخوايا لو كردستان دا خوايا أو قرآن برز كيته ولو كردستان دا يا ربي خدا أو كردستان ببارزي بنور قرآن بحق اسمي عظمت يا رحمن يا رحيم وصلى الله على محمد النبي الأمي وعلى آله وصحبه أجمعين.